ئەم ژیانەی کە بە منت عەتا کردووە خێری تیا ماوە بمژێنە ئەگەر خێرم تیانە. ڕاندەکانی تاوانکاری و ڕەفتاری خۆکوژی ناونیشانی پانێڵێک بوو کە دەستگای ژیان لە شاری هەڵەبجا بەڕێوەی برد لە بەرامبەر زیادبوونی دیاردەنەخوازراوەکان و هەڵکشانی بەرچاوی تاوانکاری و توندوتیژی لە کۆمەڵگەی کوردیدا. بەشداربوانی پانێڵەکە لە ڕووی دەرونی و ئاینی و پەروەردەییەوە کاریگەری خراپی میدیا لە سەرتاکی کورد دەخەنە ڕوو. نزیکبوونەوە لە ئاینی بەرزی پیرۆزی ئیسلام و جێبەجێکردنی هەموو ئەو بنەمایانەی کە خوای پەروەردگار دایناوە بۆ بەڕێوەبردنی ژیانی تاکەکان گومانی تێدا نیە سەعادەت و بەختەوەری بەدواوەیە. بە پێچەوانەشەوە هەر کەسێ بە دوور بێ یاخود خۆی تێ نەگەیەنێ لەو بنەما جوانانەی کە خوای پەروەردگار بەندەکانی خۆی باشتر ئەناسێ کە دایناون بۆ بەڕێوەبردنی هەموو جومگەکانی ژیانیان بێگومان ئەو کەسە ئەگەر لە ڕووکەشی شاخۆی بە بەختەوەر و ئاسوودە بزانێ بەڵام لە ناخا ڕووخاوە. هەموو ئەو دیاردانەی بەداخەوە ئەمڕۆ کە ئەبینرێ لە هەرێمی کوردستان و بە تایبەتی و لە بەگشتیش لە جیهاندا دوورکەوتنەوەیە لە ئاینی بەرزی پیرۆزی ئیسلام و تێنەگەیشتنێکی ڕاستەقینەیە لە هەموو ئەو بنەما جوانانەی کە شریعەتی ئیسلام بۆی هاتووە کە یەکێک لەو بنەما سەرەکیانە بریتە لە پاراستنی نەفسی ئینسان، پاراستنی جەستە و گیانی ئینسان کە ئەمانەتە لە لای ئەبێ بیپارێزێ. بەڵام بەداخەوە ئەوانەی کە دوورن لەو ئاینە بەرز و پیرۆزی ئیسلامەوە یاخود لەناو ئاینەکەشان بەڵام بە جوانی تێنەگەشتن و پەیڕەوی ناکەن بێگومان تووشی ئەو تاوانە گەورە ئەبن. دایک و باوک بەجددی هەڵوەستە لەسەر پەروەردەکردنی منداڵەکانیان بکەن و پەروەردەی منداڵەکانیان نەدەنە دەست سۆشیال میدیا نەیدەنە دەست لەوەی کە کەسانی نابەرپەرست کەسانێک ببنە قدوەیان و ببنە ڕێنیشاندەریان و دواتر بەلا ڕێبردنیان و بتوانن تاکێک پێک بگەێنن کە بەڕاستی متمانی بەخۆی بێ کە بەڕاستی توانای ڕوبەڕووبوونەوەی کێشەکانی هەبێت. پزیشکێکی پسپۆڕی دەرونی ئاماژە بۆ دەکات کوشتن و خۆکوشتن و تاوانە کۆمەڵایەتیەکان حاڵەتی تێپەڕاندووە و بووەتە دیاردە. ڕۆژانە تاوانی جیاوازی کۆمەڵایەتی ئەنجام دەدرێت و دەیان کەس بەهۆی ئەو تاوانانەوە گیان لەدەست دەدەن. لە سانسۆرکردنی میدیا بە هەموو شێوازێک لەسەر بڵاوکردنەوەی هەواڵەکانی ئەو بابەتە هەواڵی ئەوە کە چۆن بڵاویەکاتەوە لەسەر شێوازی مامەڵەکردن لەگەڵ ئەو کیسانی کە بڵاوکرێتەوە بۆ ڕای منەگەڵ پزیشکێک پلێن بپرسی لە ئێستا قەتعکردنی بڵاوکردنەوەی هەموو هەواڵێکە لەسەر خۆکوژی لەسەر کوشتن ئەو دوانە بە تایبەتی کە دەبێتە هۆی بەتەشەنەکردنی دیاردەکە. دووەم شت هۆشیاری خەڵکە سەبارەت بە گرفتی دەرونیمانەوە نەخۆشە تەبارەت بە تووڕێی بە هەڵچوون بە فشارە دەرونیەکان چۆن خۆی کۆنتترۆلکان نەخۆشی دەرونی چی کاتە پێویستە کاسەدانی پزیشک بگرێ چۆن بتوانین سەردانکەین. سێمیان پەروەردەیە. پەروەردە هەم لە خێزانە هەم لە ناو قوتابخانەکانە. هەنگاوەکان بۆ ڕێگری و شارکردنەوەی توێژەکانی کۆمەڵگە و بەرەنگاربوونەوەی تاوانی خۆکوژی و کوشتن بەرفراوانتر بوون. ئەوەی جێگەی نیگەرانیە حکوومەتی هەرێمی هیچ ڕێگەچارێکی جددی بۆ کۆنتترۆلکردن و کەمکردنەوەی ئەم تاوانانە نەگرتووەتە بەر. بە پێچەوانەوە بەشێک لە وڵاتیان دەڵێن حکوومەت نەیتوانی وا کێشە و گرفتەکان چارەسەر بکات. دەیان قەیرانی خوڵقاندووە کە هۆکاری سەرەکین بۆ تەشەنەسەندنی ڕووداوە نەخوازراوەکان. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.